بینەرانی خۆشەویستی بەرنامەی کۆمەڵە سوڕەوان سڵاوتان لێبێت. سپاس بۆ ئەوەی بینەری ئەم بەرنامەیە دەبن. شەوی شەمەی ڕابردوو واتە سیوێکی خەرمانان لە کامی تەقینەوەی کانەخەڵوزی شرکەتی معدەنچوو لە شاری تەبەسی سەر بە پارێزگای خوراسان تیان کرێکارگیانیان لەدەستا و ژمارەیەکی زۆریش بە سەختی بریندار بوون. نامنی ژوێنی کار و هەوڵەکانی کاربەدەستانی ڕژیم بۆ نائەمنکردنی زیاتری شوێنی کار و کۆمەلگا باز لە کارەساتی گیان لە دەستانی ژمارێکی زۆر لە خەڵکو و کرێکاران دەکات کە بۆ پەیداکردنی بژێوی ژیانیان مەجبورن سەختترین کارەکان هەڵبژێرن. لەم پەیوەندیەدا داوامان لە هاوڕێ شۆڕشی کەریمی ئەندامی کومیتەی ناوەندی کۆمەڵە کردووە کە لەگەڵمان بێت بۆ قسە و باسێک لەسەر ئەم چاوەڕە. هیوادارم کە مەجالتان بێت و هاوڕێی بەرنامەکانمان بن. هاوڕێ شۆڕش ئەم کاتت باش بەخێربی بۆم بەرنامەیە. منی سڵاو ڕێزم هەیە بۆ ئێوە بۆ بینەرانی عزیزی تەلەڤیزیۆنی کۆمەڵە. زۆر سپاس کاک شۆڕش. کاک شۆڕش، دوایین زانیاریەکان سەبارەت بەم ڕووداوە چیمان پێژێ؟ بەداخەوە لە ئەو حادسە ناخۆشەی کە ئێوەش ئەشارەتان پێکرد لە مادنی خەلووز یا سوخاڵی شاری تەبەسدا 50 کەس تا ئێستا گیانیان بەخ کردووە، گیانیان لە دەستاوە و 15 نەفەری تری شێشتا معلوم نییە لە بیمارستانن و چیان بەسەر دێت. گۆیا وا دەوترێت کە حاڵی دووسێ لەوانە زۆر خراپە، یەکیان دوێنێ زۆر بەداخەوە بە دلیلی مەرگی مەغزی گیانی لە دەستاوە بنەماڵەکەیشیان ئەندامی باقی ئەندامەکانی لەشیان پێشکەشی خەڵک کردووە. زۆر لە میدیادا دەوترێت کە وەکو حادسەیەک نیشانی بدەن، یەک وەکو شتێکی زۆر تەبیعی، بەڵام بەداخەوە ئەمە جەنایەتێکە کە ڕۆژانە لە ئێراندا بەردەوامە. بۆ ئاگاداری ئێوە و بینەرانی ئێوە هەتا ئێستا لە ئەوەڵی ساڵی 1402ەوە نزیک 2100 نەفەر گیانیان بە دلیلی ڕووداوگەلێکی لەو چەشنە لە شوێنی کار لە دەستاوە. نزیک 27,000 نەفەر کرێکار بە دلیلی هەر کارەساتهایەک لە شوێنی کار بریندار بوون. بۆیە شتێکی زۆر یانێ مەرگ و لە بینبردنی کرێکاران لە نێو سیستەمێکی سەرمایەداری ئیسلامی وەکو کۆماری ئیسلامیدا بەداخەوە شتێکی تەبیعیە و ئێمە ڕۆژانە لەگەڵ مەرگ و میری و برینداربوونی کرێکاراندا ڕوبەڕوو دەبینەوە و ئاخرین ئەخبارێک بوو کە لەو ڕووداوە بەداخەوە ئێستا لە بەردەستا هەیە. بەڵێ زۆر سپاس کاک شۆڕش. ئەم ڕووداوانە ئایا بە لە بەرچاوگرتنی پێشکەوتووی تەکنۆلۆژی پێشبینی ناکرێت؟ بۆچی هیچ ئیمکاناتێکی شوێنی کار یان ئەمنیەتێکی شوێنی کار لە بەرچاو ناگیرێت؟ سەرمایەدار تەبعاً حەز دەکا خەڵک یان کرێکار بچەوسێنێتەوە. ئەمە شتێکی زۆر بەدیهیە بۆ ئێمە کە ساڵیانی ساڵە دەفا لە تەبەقەی کرێکار دەکەین. سەرمایەدار هەوڵ دەدا بە هەموو شێوەیەک بە برینی نانی کرێکار، بە کەمبوچکردنەوەی سفرەیان، بە نەدانی بیمەی بێکاریان، بە فرەترکردنی سەعاتی کاریان، بە نۆعێک ئەو سوودەی کە خۆی بەدەستی تێری ئەو سەرمایە دوو بەرابەر بکاتەوە. و لە لایەکی تریشەوە بە ئەو گوێنەدان بەو شتانە و بەو ئەمکاناتە مۆدێرنەی کە ئەمڕۆ لە بەردەستا هەیە هەوڵ دەدا ئەو سەرمایە یان لەو بەشەدا سەرمایەگوزاری نەکا، بەڵام بە چه تاوانێ بە تاوانی ئەوەی کە کرێکاران ڕۆژانە دەبن بە قوربانی ئەوە. بەڵێ ئەمڕۆ لە دنیادا ئەکسەری ئەو معادنەی کە هەیە مجهزن بە تەکنۆلۆژیهای مۆدێرن، گاز سەنجیان هەیە، مەسەڵەن سنسۆرهای وجودی هەیە کە لە ناو معادنەدا دایدەنێن و بە مەحزی ئەوەی کە ئەو گازی مەتانە یا گازهایەکی تر یا ئۆکسیژن کەم بێ لە ناو معادندا ئاژیر دەکێشێ و سەریع کرێکارەکان ئەوێ جێ دێڵن، یا دەستگاهای تەهویەکی بە ڕۆژ و مۆدێرن وجودی هەیە کە ئەو گازانە نایەڵێ بگەیتە ئەو سەتحەی کە خەتەری بێ بۆ کرێکاران، یا ئیمکاناتی تەخلیەی سەریع، یا ئیمکاناتی زەدی ئینفجار کە لەبەر کرێکاراندا بێ. ئەگەر ئێوە تماشای ئەو تەسویرانە بکەن دەبینن کە هەتا کەوشەکانیان دراوە، لیباسەکانیان دراوە. بەشێ لەو کرێکارانە خۆیان قسەیان کردووە کە هەتا بەشێ لە لیباسی کار و کەوش و هەمووانە خۆیان دەیسێنەوە، سەرمایەدار گوێکی پێنادا. بەڵێ ئەمڕۆ و بە دلیلی پیشڕەفتی تەکنۆلۆژی هەموو ئەوانە ئیمکانی هەیە، بەڵام سەرمایەدار ئێستا چه دەوڵەتی بێ لە ئێرانە چە نیمە دەوڵەتی بێ چە وابەستە بێ
هەوڵ دەدا ئەو پوڵاوە یا ئەو سوودەی بەدەستی تێرێ دوو بەرابەری بکاتەوە و بۆیە لێرە گیانی کرێکار بەرحاڵ بۆ ئەو وەکو دەستگایەکە کە تەولیدی سوودی بۆ دەکا و گیانی کرێکار بۆ ئەو ئەرزشێکی ئاوەهای نییە کە بیاوێت لە ناویا سەرمایە گوزاری بکە. سپاس کاک شۆڕژ، کاردانەوەی کاربەدەستانی کۆماری ئیسلامی سەبارەت بەم ڕووداوە دڵتەزێنە چی بووە؟ وەکو هەموو ڕووداوێکی تر لە نێو کۆماری ئیسلامیدا هەموو ئەتلاعاتێک کە دەیدەنە دەرەوە متەناقضە. سەرەتا وەزیری تەعاون و کار و ڕەفای ئیجتیماعی کە نەوەزیری تەعاون و نەوەزیری بەرحا ڕەفاهە هەمووی دژی ئەو شتانەیە، هەوڵی داوە نەخشی سەرمایەدارەکان نەخشی ئەوانەی کە مالکی ئەو مادنن کەم کاتەوە و لە گفتوگوهایەکە کە کردوویەتی و توێتی حادسەیەکی تەبیعی بووە و وەکو هەموو شوێنی کارێمکانی هەیە ڕوو بدا و سەریعەن ئێمە بەو کرێکارانەی کە ئاسیبیان دیوە گیانیان باخ کردووە بیمەیان پێدەدەین. دادستانی ئەلامی کردووە بەڵام لە لایەکی ترەوە کە ئەوانەی کە مالکن لەناو ئەو کانەدا لەناو ئەو مادەنە خەڵوزەدا ئەوان تاوانبارن بەو دەلیلەی کە ئیمکاناتیان نەبووە و لە لایەکی ترەوە هەموو ئەمانە ئەمڕۆ بە دەلیلی پیشرەفتی تەکنۆلۆژی و میدیا بەشێ زۆر لە وتەکانی خودی کرێکاران دەبیستین. کرێکارانێک کە لەوێ بوون هاتوونە سەبەر دووربین، ئێستا دووربینهای شەخسی یا لە پەیجهایەکەوە لە پەیجی خۆیانەوە بڵاوی دەکەنەوە، دەڵێن ئێمە پێشی ئەوەی کە بڕۆینە ناو معدن اختارمانداوە. ئەوانەی کە شیفتی پێشی ئەوان لەوێ کاریان کردووە بە کرێکارانی شیفتی دوای خۆیان وتووە کە پڕیە لە گاز و مەڕۆنە ناو معدنەکە، بەڵام حتا ئاعترازیان کردووە، بەڵام ئەوەی کە سەرشیف بووە لەوێ و نوێنەری کارفەرما بووە و توێ دەبێ بڕۆنە ناو معدن و ئەگەر نەڕۆن تەسویە حەساوتان لەگەڵا دەکی. بۆیە وەکو هەموو ڕووداوێکی تر حکوومەتی کۆماری ئیسلامی کە خۆی سەرەتا بانی و باعەسی شتێکی ئاوایە بە شێوەهایکی متەناقض هەوڵی دا وەکو حادسەیەک نیشانی بدە، بەڵام ئەمە ئەوەی کە زۆر ڕوونە ئەوە نە حادسەیە بەڵکو جەنایەتە. بۆچی جەنایەتە؟ بۆی کە کرێکاران هیچ ئەبزارێکیان نییە نەزەری خۆیان بدەن، هیچ ئەبزارێکیان نییە کە بتوانن خاستێکی جەمعی خۆیان ببەنە بەرەوە، هیچ ئەبزارێکیان نییە بڵێن کە ئەو شوێنەی کە ئێمە کاریتیا دەکەین لەبەر تیکەیەکی نان ئەگیانی خۆمان دەخەینە خەتەر ئیمکاناتی ئیمنی نییە بتوانن دەسە جەمعی لانی کەم بۆ متاڵەباتەی کە هەیەە شەڕ بکەن. ئەگەر بارها لە ناو قسە و باسەکانیانە وتویانە ئەگەر ئێمە ئاعترازێکمان بکردایە ئێستا بە نائەمنبوونی شوێنی کار بە جلوبەرگێک کە پێمانیاندا و بە بیمەهایە کە پەرداختیان نەکردووە، بە قەراردادهایە کە قەراردادی یەک ڕۆژە و سفید ئیمزا بووە، فەوری کارفەرما دەهات دەیوت ئەوەی نایەوێ کار بکە، سەرچاوەکانمان هات بێت تەسویە حەساوی لەگەڵا بکە. وەیە خودی یعنی ڕوودا و کارەساتێکی ئالە و نۆعا دەست بە دەستدانی هەم حکوومەتی کۆماری ئیسلامی و تەبێژەکانی کۆماری ئیسلامی و هەم ئەو سیستەمە سەرمایەداریەیە کە دەستی سەرمایەدار ئەوەندە باز دێنێتەوە کە هەر بەڵایەک ئەیەوێ بەسەر تەبەقەی کرێکاری ئێراندا بیهێنێتەوە. بەڵێ سپاس کاک شۆڕژ، ئەم ڕووداوە لە کاتێکا ڕوویداوە کە کرانەوەی ناوەندەکانی خوێندن و مەدرسەکان ڕوویدا، بەداخەوە منداڵانێکی زۆر لەم ڕۆژەدا باوکەکانیان بۆ نانی گیانی بەخت کردووە. کاردانەوەکان لەم بوارەدا چۆن بووە؟ زۆر بووە، مەجموعەی قسە و باس کراوە لەگەڵ بنەماڵەکانیان ئەو بە تایبەتی بەشێ زۆر لەوانەی کە کرێکاران لەوێ کاریان کردووە لە شارهایەکی جۆراجۆرەوە ڕۆیشتون، قەوڵیاندا و بە مناڵەکانی خۆیان کە بڕۆن و وەسایل و جلوبەرگی مەدرسەیان بۆ بسێنن. مناڵەکانیان قسەیان کردووە لەوەی کە مەجبور بوون هەفتەیەک دوو هەفتە باوکیان بڕوا لە معدەنا کار بکاتەوە یا مانگێ لە معدەنا کار بکە و مانگێ لە لای ئەوانە بێت، لەوەی کە پشت و پەنایەکیان نەماوە باوکێک کە سەرپەرستی و مەسوولی تەمینی ژیان و مەعاشی 5-6 کەس بووە لە دەست چووە، لەگەڵ بنەماڵەکانیانە لەگەڵ دایکی ئەو منداڵانە و یا هاوسەری ئەو کرێکارانەی کە گیان بەخکراوە لەوێ قسەیان کردووە لەوەی کە بەو تیکەن ئێستا ئیتر ئەو تیکە نانەیش کە پێشووتر
کرێکارەکان و یا سەرۆکی هاوسەرەکانیان هاوردەوە ئێستا لەوەیش مەحروم بوون. هەتا بەشێک لەوانە ئێترازیان کردووە کە ئەو جەنازانەی هاوسەرەکانیان کرێکارەکانیان کە مەسافەتێکی دوور دەبێ بیبنەوە و بینێژن لەوێژ هیچ کە هاوکاریانی نەکردووە. هەتا کرێهای ئەو ئامبڵانسانەی کە ئەو هاتوچووە دەبێ بکەن دەبێ خانەوادەی ئەو کرێکارانە لە وەزیەتە مەعاش و اقتصادیە وێرانگەرەی ئێراندا خۆیان پەرداختی بکەن. هەتا ئەو ئامبڵانسانە تەهویەی تیانە بۆ دەبێ خۆیان یەخیش تەهیە بکەن کە جەنازەکانیان بۆ نەکات لە ناو ماشینەکەدا. و منداڵهایەک کە عاقیبەتیان زندگیان معلوم نییە بە چە سەرنوێشتێک دووچار دەبن و ئایا حکوومەتێک کە ئاوا ژیانی لە کرێکارانی ئێران بە جەهەنەم کردووە و سەرمایەدارانێک کە بیمەشیان بۆیان ڕەت نەکردووە لەو وەزیەتە مایشەتدا چە سەرنوێشتێکیان دەبێ جگە لەوەی کە ئیتر لە لەحازی فیزیکی و عاتفیەوە بەشێک گەورە لە خانەوادەیان کە باوکیانە نایبینەوەوە بەشێ زۆر لە خەڵکیش بەڕاستی لەسەر ئەم شتانە یانێ گەورەبوونەوەی بەشێ زۆر لە مەسلەی تەبەقەی کرێکار لە ئێرانە هاتوونە سەردەنگ و هاودەردی خۆیان لەگەڵ ئەو بنەماڵانە لەگەڵ ئەو مناڵانەی کە بێبەش بوون لە زۆر شتی ناو ئەو کۆمەلگا لە زۆر نەعماتی ناو ئەو کۆمەلگا و ئێستەش بێبەش بوون لە مێهری باوک لەگەڵ ئەوانە هاودەردیان کردووە. بەڵێ کاک شۆڕژ لە پرسیاری پێشویشدا پرسیاری یەکەم بۆ ئاماژەتان کرد بە نائەمنی شوێنی کار. پێتان وایە ئەم هەموو نائەمنیە چییە؟ وا ڕێگای بەرامبەربوونەوەی لەگەڵی چی دەتوانێت بێت؟ خۆتان نەبینن کە ساڵانە هەم لە ئێران هەم لە کوردستان ڕووداوی کار ڕۆژانە بەردەوامە. بڵێ یعنی شکلی سنەتی بەڕێو ڕووبوونەوە بۆی لەگەڵ شتایەکی ئاوادا اتحادیەیە، سەندیکایە، حزبی سیاسیە، ئازادی بەیانە کە بەداخەوە 45 ساڵە و بەر لەوەش لە حکوومەتی پالەویدا لە کرێکارانی ئێران زەوت کراوە. کرێکاران لە شوێنهایەکی ترا کە ئازادیهایەکی نسبیان هەیە توانیویان لە نەتیجەی مبارزەدا بگەین بەوەی کە سەندیکایان بێ، اتحادیەیان بێ، حزبی سیاسیان بێ و دەستە جەمعی بۆ مەنافعی خۆیان شەڕ بکەن. ئێمە بەرحاڵ دەزانین کۆمەڵگا تەقسیم دەبێت بە دوو تەبەقەی سەرەکی کرێکاران و سەرمایەداران. سەرمایەداران لە هەر کوێنێکی ئەم دنیا ببێت هەوڵ دەدەن کە لە نەتیجەی دەسڕەنج و ژیان و کارکردنی تەبەقەی کرێکار بۆ خۆیان سوود و منفعەت بەدەست بێرن و ژیانی کرێکارانی ڕۆژ بە ڕۆژ لە وەزیەتێکی خراپتردا دادەنن. بە قەولی مارکس لەلایەکەوە سەروەت و پوڵ و نەعمەت ئەن باش دەبێت لە لای سەرمایەدارانەوە، لە لایەکی ترەوە فەقیری و هەژاری و فەلاکەت. بۆیە لە ناو سیستمی کۆماری ئیسلامیدا حکوومەت بە دلیلی ئەوەی کە دەزانێت چە جەهانمێکی بۆ ئەم خەڵکە و بە تایبەتی تەبەقەی کرێکاری ئێران دروست کردووە 45 ساڵە پێش بەوە دەگرێت کە کرێکاران بتوان ببن بە ساحێوی نەهادهایەکی جەمعی کە بتوان بە سوورەتی دەستە جەمعی مبارزە بکەن. ئەو نەهادانش کە دروست بووە هێرش دەکاتە سەری سەرکوتی دەکا، فعالینیان ئەشکەنجە دەکا، دەیان خاتە زیندانەوە و ئیمکانی ئەوەیان نییە کە بتوانن دەستە جەمعی و مبارزە بکەن. ئەگەر ئەشکاڵێکی جەمعی لە مبارزە کە وتم شکلی سنەتیەکەی ئەوانەیە بەدەستیان بێت. سەرمایەداران بۆ خۆیان کۆکن، دەتوان کۆ ببنەوە قسە بکەن، حتە پاساوی جەنایەتێکی گەورە وەکو ئەم حادسەی تەبەسە بکەن، بەڵام کرێکاران هیچ نەهادێکیان نییە کە ئەو دەنگەی خۆیان بگەین و ئەو مەسەلەیەکیش نییە تەنیا لە تەبەسدا بێت. یعنی چاو لێ بکەن هەر ئەو سەرمایەدارانە و هەر ئەو دەوڵەتە لە کوردستاندا کۆڵبەر تیرباران دەکات، کۆڵبەر دەخاتە خوارەوە دەیکوژێ، دەینێرێتە ملمینە لەبەرچی لەبەرەوەی کە بتوانێتی کەی نان بەدەست بێرێ و بژێوی ژیانی باتە ڕێوە. لە بەلوچستانە سوخبەر نییە، ڕۆژ نییە تەخەی لێ نەکرێ و نەیکوژێ. لە تەبەس و لە گوڵستان و ئەوە شتێکیش نییە کە تەنیا مختەز بە ئەم دەورە بێ. پارەکەمان چەند ساڵ لەمەوبەر 96 بوو پێم وایە معدەنی یورتمان بوو لە گوڵستانە. ئایا شتێک گۆڕا بۆ ماوەیەک دێتە سەرتیتری ئەخبار و ئەوانەی لە حکوومەتدان حاکمیت و سەرمایەدار و هەموو ڕەسانەکانیان دەبێ بە شتێکی خەبەری دوایەوە دووبارە فەراموش دەکرێتەوە. بۆیە کرێکاران چارەیەکیان نییە، یعنی بۆ بەرزکردنەوەی ئیمنی، بۆی کە بتوانن ژیانێکی باشتر بەدەست بێرن، بۆی کە لەو فەلاکەتە بێنە دەرەوە، لەو فەقرە بێنە دەرەوە
چارەیەکیان نییە بجە لەوەی کە شەڕ بکەن بۆ ئۆرگانهایەکی جەمعی خۆیان دروستکەن. قدرەتی کرێکار قدرەتی تەبەخەی کرێکار لەوەدایە کە ئەکسەریەتی ئەو کۆمەڵگەیە، بەڵام ئەکسەریەتی بە تەنیا ناتوانێت مبارزە بکە. ئەو ئەکسەریەتە دەبێت ڕێکخراو بێ، سازماندەی شۆدە بێ کە بتوانێت مبارزاتی خۆی بەرەو پێش بەرێ. بەڵێ سپاس کاک شۆڕژ، پێت وایە لەم ڕۆژە سەختانەدا چۆن دەتوانین پاڵپشتی بنەماڵەی ئەم کرێکارەی گیان بەخت گروڕانە بین؟ لەم ڕۆژانەی ڕابردوودا بەڕاستی مەوجێکی زۆر باش کەوتەڕێ، یعنی مەوجێک باش کەوتەڕێکە ئینسان بتوانێت لەم دەورەدا ئەو ژیانەی تەبەخەی کرێکار، ئەو ئەمنیەتی شغڵیەی کە نیەتی، ئەو فەلاکەتەی کە ئەمڕۆ دەرگیریە و ئەو بازبوونی دەستی سەرمایەدارە، ئەو نەبوونی ڕێکخراوانە کە هی کرێکارانە لەسەرەوانە قسە بکرێ و نیشان بدرێ کە ئەو بەرحاڵ کرێکارانەی کە نەعمەت و سروەت و هەموو شتێک دروست دەکەن لە ناو کۆمەڵگەدا چەند بێبەشن لە هەموو شەرایەتی ژیان و زندگی و گوزەران و ڕفاه و ئاسایش. ئەمکانهایەکی زۆر هەیە. ئێمە بەرحاڵ بینیمانە لە بەتایبەتی لە سەتحی مەجازیدا کارهایەکی زۆر کراوە. دەکرێت لە بەرحاڵ پێشووتر ئێمە لە کوردستانە شتایەکی لەو نوعە بۆ بەتایبەتی مەسەڵەن بۆ ئەوەی کە لە مەسی خاتوناباد ڕوویدا لە کوردستانە بەتایبەتی لە شاری سنەدا چەندین تەجەموع و ئێستای ساڵانە هەموو ساڵێک ڕێزی لێدەگیریە ئەو مبارزەی ئەوان و ئەو جەنایەتەی کۆماری ئیسلامی لە مەسی کەرمانە کردی. دەکرێت بەرحاڵ بۆ هاوپشتی لەگەڵەوانە بۆی کە ئەلامی هاوسەرنوێشتی لەگەڵ ئەو خەڵکەی داوتم چە لە کۆڵبەریدا کرێکاری کوردە دەکوژرێت، چە کرێکاری کوردە لە وڵاتانی تردا دەکوژرێت، چە ئەو کرێکاری لە تەبەزدا چوە، چە ئەو بەرحاڵ سووخت بەرەی بەلوچ دەکوژرێ. دەبێ لانی کەم ئەو هاوپشتیە نیشان بدرێسە تەجەموعێکی بوچک بێ، بەرحاڵ تەعدادێکی نامەحدود بێ. لە دەرەوەیش دەکرێت، یعنی ئێمە ئەو مبارزای حادسەهایەکی جەنایەتکارانە وەکو ئەمەی تەبەس دەبێت زۆرتر بەرجەستە بکرێتەوە و چارەیەکیشمان نییە جگە لە ئیدامەدانی ئەو مبارزەی کە تا ئێستا کردومانە بۆ بەدەست هاوردنی ئەو مافە سەرەتاییانەی کە دەبەخەی کرێکاری ئێران لێ بێبەشە و بۆیە دەستی سەرمایەدار و حکوومەتی ئیسلامی بازە بۆ ئەو چەوسانەوە کە ئێستا دەیبینی. بەڵێ کاک شۆڕژ، ئاماژەتان کرد بەو کارانەی کە لە ناوەوەی وڵات دەکرێت، نمونەی وەکو کوردستانیشتان هاوردەوە. ئەگەر لە دەرەوەی وڵات بتانەوێت تۆزێک قسەی زیاترکەن لەسەر و بابەتە، لە دەرەوەی وڵات دەبێت چی بکرێت؟ لە دەرەوەی وڵات دەکرێت بەرحاڵ لەگەڵ نوێنەرانی ئەتحادیەهای کارگەری سەندیکاکانی بینالمللی قسە بکرێ و لەسەر وەزیەتی فاجعەباری کرێکارانی ئێران و بەتایبەتیەوانەی لە مەعادندا کار دەکەن قسە بکرێ. لە شوێنهایەکی عمومی بینالمللیدا کە کۆماری ئیسلامی عوزویانە وەکو سازمانی جەهانی کاروەوانە دەکرێت نیشان بدرێت کە نوێنەری کارگەران لەوێ حزوری نییە و بەڵکو نوێنەری کۆماری ئیسلامیە. دەبێت نیشان بدرێت لە مەجامعی بینالمللیدا کە کرێکاران لە قەرنی 21دا و لەو مۆدرنیزاسیۆنەی کە بەتایبەتی لە ئیمنی کارە ئێستا حزوری هەیە و قابلی ئیجرایە، کرێکارانی ئێران بەخڕەی قەرنی 18 خەریکن کار دەکەن و دەچەوسێنەوە. دەکرێت ئەو کارانە بکرێەوە لە سەتحی عەمەڵیشدا ئەو نیروهای چەپ و کۆمۆنیست نیروهایی کە بەرحاڵ حیات و ژیانی مبارزەی سیاسیان بۆ مبارزەی لە ڕاستای تەبەخەی کرێکار و باقی بزوتنەوە ڕەهای بەخشەکانە داناوە کاری لەسەر بکەن، بەرجەستەی بکەنەوە ئەو مەسەلە و خۆیان بتوانن ئاکسیۆنهایەک لە سەتحی ئەلەنیدا بەرگوزارکەن و هەنجا بەشەی زۆر لەوە حتا یارمەتی کۆکردنەوەیە، ئەوەی شکڵی لە هاوبەستگیە یارمەتی کۆکردنەوەیە بۆ ئەو بنەماڵانەی کە لیان قۆماوە، بۆ ئەو مناڵانەی کە ئێستا باوکیان لە دەستداوە و لە تەئمینی مایشەتی خۆیان ئێستا زۆر لەوانەیە ناتەوان. بەڵێ کاک شۆڕژ، زۆر سپاس بۆ بەشداریت. پرسیارەکانی من کۆتایی پێهات. سپاس بەوەی کە لە بەرنامەی کۆمەڵە ئوستڕانیم هەفتەمان بەشدار بووی. منی سپاسیەوەک. زۆر سپاس. جارێکی تر سپاس بۆ کاک شۆڕژ کەریمی ئەندامی کمیتەی ناوەندی کۆمەڵە کە لەم بەرنامەیە بەشدار بوو، هەروەها لەلایەن ستافی بەرنامە و
هاوڕێیانم لە کۆمەڵە تیڤیەوە خۆمان بە بەشداری خەمی بنەماڵە و ئازیزانی ئەو کرێکارانە دەزانین کە بۆ بەدەستهێنانی نان گیانیان بەخت کرد تا بەرنمەیەکی تر ژیانتان ئاسوود دەبێت. بەرخۆدانی مەدەنی لە ڕێگای چالاکی هونەری و ڕووناکبیریەوە. بە درێژایی مێژووی جیهانی مدرن بەرخۆدانی هونەر و کولتور یەکێک بووە لە ململانەکانی ناتوند و تیژ و تەنانەت هەندێک پێی دەڵێن بەرخۆدانی گۆڕان بزوێن کە تیشک دەخاتە سەر عەقڵ و قسەکردن و کردار بۆ ئازادی تاک و کۆ. ئەم جۆرە خەباتە کولتوریە بریتین لە گرتنەبەری کردەوەی خۆبەخۆ لە کاتی سەرکوتکردندا. لێرەدا ئاماژە بە چەند نمونەیەک لە کوردستان و دەرەوەی کوردستاندا دەکرێت. زیادبوونی بەرخۆدانی مەدەنی لە ڕێگای کولتورەوە لە ئەمریکای باکوور و بەتایبەت لە دوای ناڕەزایەتیەکانی ڕێکخراوی بازرگانی جیهانی لە سیاتل نمایشی جۆراوجۆری لەگەڵدا بووە. نمایشەکان بریتی بوون لە کۆگا یان شوێنەکان کە بڕێکی زۆر لە بەنەر ئەکسسوار بوو کە شوشەی گەورە و باڵۆنیان تێدا بوو. تاکتیکەکانی بەرخۆدانی کولتوری یان شێوازەکانی لە چەند بواردا پۆلێن کراوە. هونەری دووڕەهەندی واتە گرافیک، وێنە، وشە، بەنێر، پوستەر، ستیکەر، کۆمەڵی کاریکاتۆر، لۆگۆ یان شیعاری دیواری. هونەری پەیکەرسازی، هونەری بیستنی واتە مۆسیقا و درامە، هونەرە نمایشیەکان، شانۆی گریلاو، شانۆی شەقام یان شانۆی نەریتی، هونەری جوڵە، سەما، هونەری جەنگی، ڕۆیشتن، ڕێپێوان و هونەری سیرک، هونەری میدیایی، داکیومنتاری، ڤیدیۆ، دەنگ، فیلم و ئارشیڤ، ئەدەبیات واتە ڕۆژنامە، نامیلکە، کتێب و شێعر. هەر کامێک لەو کەسانەی کە لە ئاستی ئەزمموی و سەرەتایی تا ئاستی پرۆفیشناڵدا پسپۆڕن لە یەکێک لەم بوارانەدا دەتوانن ڕاستە و خۆ یان لە هاوکاری لەگەڵ کۆمەڵێک هاوڕێی ڕێکخەر و تێکۆشەردا هونەرەکەیان وەکو بزوێنەر و ڕاکێشەری سەرنجی خەڵکی ئاسایی بەکاربێنن. لە خودی کوردستاندا کەم نینە و نمونانەی کە هونەریان وەکو ئامرازی خەباتی مەدەنی بەکارهێنەوە. لە سەردەمی خەباتی پێشمەرگانەدا شانۆ یەکێک بوو لەو بوارانەی کە پێشمەرگە بۆ تەبلیغ و بە قەناعەت گەیاندنی خەڵکی کرێکار و زەحمەتکێش بەکاری هێناوە. هەروەها شعر، سرودی شۆڕشگێڕانە و بوارەکانی دیکە. هەڵبەت لە مێژووی نزیکی خەباتی مەدەنی کوردستاندا ڕەوتی بەکارهێنانی هونەر وەکو ئامرازی خەباتی مەدەنی درێژەی هەبووە. بۆ نمونە مۆسیقاژەنێک لە شاری مەریوان چوو لە تەنیشت ئەو کۆگا زبڵەی کە شارەوانی نەیڕیشت بوو دەستی کرد بە موزیک لێدان و بەم جۆرە سەرنجی خەڵکی بۆ ئەو بە ئەرکی خۆ هەمنەستانەی شارەوانی ڕاکێشە. ڕۆژەکانی دواتر چەند مامۆستایەکی ئیخراجی چوون و لە تەنیشت ئەو کۆگا زبڵەدا کورسیان دانا و دەستیان کرد بە کتێب خوێندنەوە. گروپی شانۆی جۆرا و جۆر بە ئیجازە یان بێ ئیجازەی حکوومەت شانۆی سەرشەقامیان کردە ئامرازی بەرجەستەکردنی کێشە کۆمەڵایەتیەکان یان لە مانگرتنی کرێکاریدا وەکو پشتیوانی مانگرتنەکە شانۆی کرێکاریان پێشکەش کرد. یان لە ڕێوڕەسمی ئەسپەردەکردنی شەریفی باژوەردا بە بەرجەستەکردنی بەنر و لە ڕێگای بڵاوکردنەوە و وتنەوەی سرودە شۆڕشگێڕانەکان
ڕێو ڕسمەکەیان کرد بە کردەیەکی حیماسی و شۆڕشگەرانە. هەروەها هونەری سەماکردن و بەکارهێنانی بەرگی پێشمەرگان و سیمبولەکانی پێشمەرگەی ژن لە ڕێو ڕسمەکانی نەورۆز و دەیان نمونەی لەم شێوە نزیکترین نمونونەکانن کە دەکرێت چالاکان وەکو ئامرازی خەباتی مەدەنی فۆرمولەی بکەن و هەرچی زیاتر داهێنانی تێدا بکەن و گەشەی پێ بدەن و دەوڵەمەندتری بکەن.